سڵاوتان لەبێت بینێرانی دیمەن تیڤ من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە من هەروەکو پێم وتبوون مایکە سوورەکە ئەم جارە زۆر جیاوازە ئەمڕۆ بە کۆمەڵێک دیاریترەوە ئێمە گەڕاوینەتەوە بۆلاتان من ئێستا ئەڕۆم لە هاوڵاتیانە پرسم زانم ئەمڕۆیان چۆن بەسەر بردووە ئەمڕۆی ڕەمەزانیان چۆن بووە فەرموو لەگەڵم بن. سلااوت لێبێ سەرچاو زۆر سپاس بە قوربان ناوی جەنابەت ئەماندا ئەماندا ئەماندەخان هاتووی بۆ فامیلی مۆڵ چۆن ئەبینی کەش و هەوایەکەی چۆنە؟ بەڕاستی بە هاتمە زیارەی لە ئەوروپا دانەدەنیشم ئەس نە خەلکێرەمە گەلێکی خۆشە ڕاستی فامیلی مۆڵ لە هەولێر چۆن ئەبینی خۆت بەسەردان هاتوویتەوە بۆ ئێرە؟ گەلێک مەزم بووە خۆشتر بووە لەبەری 6 ساڵە. خۆت پیشت چییە؟ یعنی چ کارەی؟ لێ دەرێ؟ من لە مەحەلی لێ کسسواری لە خوارێ بووم. باشە ئەو منداڵە جوانە ناوی چییە؟ مانێسا. مانێسا مانای چییە؟ ناوێک کەچکانە بیوسفە. مەنەسا مەنەسا زۆر باشە تەمەەن درێژ بە ئیشەڵڵا من پرسیارێک لە تۆ ئەەکەم ئەگەر زانیت ئەو کاتابیتە خاوەن خەڵات پرسیاری منم ڕۆڵە گەورەترین جۆری پشیلە چ جۆرێکە؟ کیڤێنی لە هەموو دنیا گەورەترین جۆری پشیلە چ جۆرێکە؟ ئەگەی لێو گەورەترین جۆری پشیلە پشیلەمان هەیە ئەنی بزڵەبەت ناوی پشیلەکە نییە بۆ نمونە گیاندارێکە گەورەترین جۆری گیاندار چییە؟ بەعەرەبی دەکاری بێژی؟ باشە من پرسیارەکەت بۆ ئەگۆڕم یاریەک ئەەکەین ئەگەر تۆ زانیت ڕێژەی شەحنی مۆبایلەکە چەندە و کاتابیتە خاوەن خەڵات بە نزیکراوەیش بێ کێشە نییە. 76 ئەتوانی مۆبایلەکەت دەربێنی سێری بکەین با بزانین 76 وەرە 67 کێشە نییە باشە ئەماندەخان شیت شتێکم پێشکەش ناکەی وەکی چییە بەسەر هاتێکی خۆش بێ بەسەر خۆتا هاتە بێنی کە ئەگەڕێیتەوە بۆ کوردستان لە ناوتەیارە بێیان لەگەڵ منداڵەکانت بێ هەر شتێک بێ بەسەر خۆتا هاتبێ یان قسەیەکی خۆش بێ نوکتەیەک بێ نوکتە چ بێژم شتێکی خۆش بەسەر خۆتا هاتبێ ینی بۆ نمونە چ شتێک لە حیاتی تۆە بووە خۆش بوو بێ چ شتێک بۆ نمونە لە بیرت ناچێتەوە لە خۆشیە ئەوها وەختێک من سەفەر کرد لە با زەلامی خۆ یەکەم جار کە سەفەرت کرد لەگەڵ هاوسەرەکەت ئەوە زۆر خۆش بۆ تۆ لە بیرت ناچێتەوە دەستەکان خۆش بێ بەخێر هاتی زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم دەنێن تۆ بوویت بە خاوەنی دیارەک هەر لە فامیلی مۆڵە ساڵۆن و باربێڕەکە ئەتوانی بچی قژی خۆت لەوێت چاک بکەی ئەوە شەروەها بۆ منداڵەکانتە لە ئیندۆر گەیم هەر لە فامیلی مۆڵ دەتوان بچن یاری بکەن بە خۆڕایی کاتەکانی خۆتان لەوێ بەسەر ببن دەستەکان خۆت بێ زۆر سپاس بەخێر بێ زۆر سپاس مەمنون سڵاوت لێ بە خاڵە سەلام بەخێر بێی سەرچاوان خۆت بەخێر بێی زۆر سپاس مەمنون خاڵە تۆ لەکوێوە هاتووی؟ وەڵا لە ئێرانەوە لە ئێرانەوە؟ ماشەڵڵایان لێبێ خەڵکیەوێ زۆر سەردانی فامیلی مۆڵ ئەەکەن فامیلی مۆڵ چۆن ئەبینی تۆ؟ وەڵای زۆر شوێنێکی خۆشە و زۆر شتی جوانی لێیە و ئەم بە جێگایەکی خۆش و پیشڕەفتی دەزانم بەخێر بێ یاخوا نای جەنابەت؟ نام عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا تۆ ینی تەحەمولی خەڵکی ئێرە لەگەڵ ئێوە چۆنە ینی خەڵکی هەولێر چۆن ئەبینی؟ وەڵی ئەمن ئەوەندەی هاتووم بۆ خۆم ساغ لۆریمە لێرانەوە تان کردین وێ ئەمن هیچ زوانێکێکم لێرن ئەوەندەی هاتوومە لە خەڵکی ئێرە زۆر ڕازیمە و زۆر بە خەڵکێکی محەبەت و مێرەبانە دەزانسن وا بەخێر بێ خاڵە شتێکم پێشکەش ناکەی پێشەوەی پرسیارت لێ بکەم پێشەوە یەکسەر بچمانەوە مۆزوعەوە
شتێکی چی جات وڵی تر بەدڵی خۆت بێ قسەیەکی خۆش بێ گۆرانی بێ نوکتە بێ بەسەراتێکی خۆت بێ شتێکم پێشکەشکە وڵی زیاتە جەنگەدا هیچم لەبیر نیە دەناخۆڵا نوکتە وانێکی خۆشمانێ ئەمە جاخە هیچم لەبیر نیە الان ئێ بیرکەرەوە بیرکەرەوە بشکم شتێکی خۆش بە فکرتدا بێ ئەخر وەکو چی بەدڵی خۆت من پێم وتی من خەڵاتت پێشکەش ئەەکەم تۆ شتێکش بۆ من پێشکەشکە هەرچی بێ مشکل نییە خۆ لە قەندیلی سەربارزەوە هەوڕێ نەمان بۆ بنێرەوە لە قەندیلی سەربارزەوە هەوڕێ نەمان بۆ بنێرەوە و شەهید بوونمان شەنازیە و دایکەن بۆمان مەکەن ڕۆڕۆ یێزی پێشمەر دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش بێ ئێستا گەر ئەو پرسیارەکەش نەزانە من خەڵاتی یەکەم لەبەرەوەی گۆرانی بۆ وتم با پرسیارەکەت لێ بکەم ناوی دەرگەی دۆزەخ چییە؟ ناوی دەرگای دۆزەخ وەڵا نازانم زانی پرسیارەکەت بۆ بگۆڕم بۆ بگۆڕم بیگۆڕە باشە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە ساڵی چەند کۆچی دوایی کردووە؟ ساڵەکەی نازانما بە نەزەرم یعنی چەند ساڵ بۆ کە کۆچی دوایی کردووە؟ ئەگە بە هەڵانەتم 63 ساڵ بوو دڵنیایی؟ بەڵێ زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ خواهش دەکەم مەمنون مەمنون بەخێر بێ ئەگەر هاوڕێکانم تۆ بوویت بە خاوەنی ئەو کارتە کە سکیچەرێکە هەر لە ناو فامیلی مۆڵە دەتوانی بچی وەری بگریت ئەشیەکانی خۆتی پێ تەواو بکەیت و بازاری خۆت بکەیت دەستەکان خۆش بێ کاک عەبدوڵڵا تۆ دەتوانی ڕۆژی هەینی دووبارە لەگەڵمان بەشدار بیتەوە کە ئەکتەرانی کۆمیدی گەرمەساد لێرە بەشدارن چەند عەرزێکیان هەیە تۆ دەتوانی بەشدار بی و بێ کاتەکەت لێرە بەسەربەری لەگەڵ هاوڕێیەکانت دووبارە بەخێر بیتەوە زۆر سپاس مەمنون زۆر سپاس مەمنون بەخێر بیت سڵاوت لێبێ خاتون گیان باشی گیانە زۆر سپاس بەخێراتی بۆ فامیلی مۆڵ خۆشبی مەمنون بە قوربان فامیلی مۆڵ چۆن ئەبینی وەڵا خۆشە عیبی نییە لەگەڵ ڕەمەزانە چۆنی تۆ ئافرەتی ماڵی خواردن دروستەکەی ماندوو ئەبی وەڵا عیبی نییە لە خوای بە زیادبی لەگەڵ ڕۆژ و گورت ناچۆنی وەڵی باشینە تا ئێستا لە خوای ماندوود ناکە وەڵی باشین ئارە وەڵا لە خۆی بە زیادبی ناوی جەنابەت ڕێیان ڕێیان خان ئەوە منداڵی خۆتەوە نییە باشە کاکە جان بەخێر بێ خاتون خوشبارەتی سەلامەت باشی زۆر سپاس مەمنون ناوی جەنابەت محەممەد کاک محەممەد فامیلی مۆڵ چۆن ئەبینی جێوی فامیلی مۆڵ دەمڕۆ پێ چۆنە وەڵی یەکەمین دەستخۆش کەناڵەکەتان لێ دەکەین هیوای بەردەوامبوونتان لە کەناڵەکەی وڵی شوێنێکی زۆر خۆشە ئیشاڵە ئەو مانگەش دەبێتە مانگە پڕ خێر و بەرەکەت لە بۆ هەموو مسلمانێکی ئەم کوردستانە زۆر سپاس جەنابەت چ کارەی وەڵی ئیشی خاوێنکردنەوە دەکەم لێ ئەمپایر زۆر باشە لە ش ساخ بەیاخوا لەگەڵ ڕەمەزانە چۆنی ماندوو نابی وەڵی باشە لە خوای بەزیاد ڕەمەزانێکی زۆر باشە الحەمدولیلا زۆر سپاس بەخێراتن یاخوا وەرە پێشەوە خاتون گیان ئەگەر ئەزێت نییە شتێکی خۆشم پێشکەش ناکەن ئێوە بەجوودا وەڵی چ پێشکەشکەین وەڵام پێشەوەی پرسیارتان لێ بکەم ئێوە شتێکی خۆش بۆ من بڵێن چی گۆرانی ئەنیش گۆرانی بێ نوکتەیەکی خۆش بە بەسەر هاتێکی بینی خۆتان بێ یعنی شتێک بێ لە زەینتانەما بێتەوە خۆش بوو بێ سەرەتای زەواجتان بێ وەڵی شتەچی ئەوان بەبی نایە شتی زۆر هەیە بەس وەڵی زەمڕێخان هیچی لە خەیاڵ نییە تۆ نازان وەڵا ئەوە ئەگەر هیچ لە خەیاڵ نییە تۆ پێمە بڵێ بۆ نمونە شتێک بە لە بینی خۆتان بێ ئەنی لە فکرت ما بێتەوە هەتاوە کەستا بڵێ ئەو شتە زۆر خۆشە تاوەکو ماوم لە بیرم ناچێتەوە برمتە وڵا برمچە ژیانمان هەمووی خۆش بووە تا ئێستا لە خوای بە زیاد وەڵی ئەوە شتێکی بچووکە بەس هیوادارم بەدەتان بێەوە یعنی ئەوەی ڕۆژێکە ڕۆژی ڤالانتاین بوو لەگەر خێزان و ئەجا لە دەوامی بووم
دەمگوتە جەمعەت شەریکەی خۆمان ئەوان بڕێک بە سوپرایز و شتن مۆزەفن ئەمنیش پێم دەگوتن لە جیات ئەگەر دیاریشتان لەبوو نەبرد دەتانن شتێک پێشکەشکەن لە بۆ نمرە دەمگۆ ئەمڕۆ ڤالانتاینە نازانم چی لۆ بێنم بۆ خۆت لە گوڵ جوانتری مەگەر دڵمت بۆ بێنم خوا لێکتان نەکا تەمەتان درێژ بێ یا ڕبی بە قوربان زۆر سپاس مەمنون جانەکەم یاخوا تەمەتان هەر درێژ بێ خۆی گەورە بۆ منداڵەکانتان بێڵێ ئینشەڵڵا زۆر سپاس مەمنون با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتان ئەو کاتا بنە خاوەن خەڵات و ئەگەریش هەر نەتزانی لەبەر ئەوەی تۆ شتێکی خۆش پێشکەش کردوم ئەو من ناهەڵم لێرە بەدەست بەتاڵی بڕۆن باشە زۆر سپاس یەکەمین مۆندیال لەکوێ ئەنجام درا یەکەمین مۆندیال ناوێک بڵێ ئەگەر نەتزانی من ئاسانکاریت بۆ بکەم ئەڵێم هەو نییە یان ناوێک بڵێ ئەگەر نزیک بۆ من پێت ئەڵێم نزیکە لە بەرازیل لە بەرازیلەوە نزیکە ئۆروگوای ئۆروگوای بەڵێ ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم پێی بڵێ خەڵاتەکەمان بداتێ دەستەکان خۆش بێ خاتونجان تۆ هەر لە فامیلی مۆڵ لە فامیلی باربێر ساڵۆن بووی بە خاوەنی ئەو کارتە دەتوانانی بچی لەوێ قژت چاپ بکەیت ئەوەش بۆ منداڵەکانە لە ئیندۆر گێم دەتوانن بچن یاری بکەن بە خۆڕایی هەر لە فامیلی مۆڵ دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەن زۆربەی کاتەکان سەیری بەرنامەکانی تۆ دەکەین کەناڵی زۆر پێشکەوتنی ئینشاڵڵا بەردەوام دەبن زۆر سپاس مەمنون ئەوم لە بیر نەچێ پێتان بڵێم کە ڕۆژی هەینی عەرزێکی گەرمەساتەیە لێرە نمایشێکی کۆمیدیە ئێوە دەتوانن بێن و بینەر بن دووبارە کاتەکانی خۆتان لێرە بەسەر بەرن دەستەکانتان خۆش بێ دووبارە بە خێراتن بە قوربان زۆر سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر سڵاوتان لەبێ سڵاو بەخێر بێ بەخێر هاتن سپاس خاتم ممنون زۆر سپاس سپاس مەمنون ناوی جەنابەت فاتیمە فاتیمە خان ئەی تۆ بێلان بێلان ناوی کوڕانە قرآن بێلان واتە بێلانە ینی بێلانە ینی بێماڵ ینی بۆ کێ و ناوی لە ناوی لە وەختی خۆی ساڵی نۆتێک لە هەراتن ئەو کاتە بێلانە بوون کردیانە بێلان هەموو شتێکی الحەمدولله ئێستا لەخوا بە زیادوی بەسەو ناو هەرمایە زۆر سپاس ساخ و سەلامت بن ئینشەڵڵا هاوسەر یەکترن بەڵێ بەڵێ شتێکی خۆشم لە بینی خۆتانە بۆ ناگەڕنەوە شتێکی خۆش بوو بێ لە بینتانە هەموو دەمێ کۆمیدینە پێشکەشکان ئێستا هیچ نایەتە بیر وەڵڵا نازانم وەڵا بەس دایمەن کۆمیدیە ئیشەکی باش دەکا ئیشەکی زەڕش لە تەنیش دەکا نورهان نازانم وەڵا ئێستا هیچ نایەتە بیر بەخوا ئەتوی پرسیارش بکەم ئۆکێ پرسیارتان هەر لێ ئەکەم باشە تۆ چۆنی پێشەوەی پرسیارەکە بکەم باو کوڕە جوانەش ببینین چۆنی باشی باش ناو چییە شاهان ئەزانی مانای ناوەکە چییە ئەزانی بەڵێ. مانای چییە شاهان نازانم شاهان نازانم تەمەنە درێژ بێ بە قوربان پرسیارەکەی من ئەڵێ مانای ڕەمەزان چییە یعنی ڕەمەزان وشەیەکە بە وشەیە بۆم وەسفکە مانای ڕەمەزان چییە ڕەمەزان هەیە دەمزانی بەزیان ئەگەر بۆ نمونە تو وشەیەکم پێ بڵێ من بۆ نزیکەکەمەوە کە ئەو وشەیە یانە وشەیە نییە ڕەمەزان ناتە خەیاڵم مەڵە نەمش نازانم دەمزانی بەس لە بیرم نییە ئێستا ناتە خەیاڵم بە قورعان لێ بۆ بەس نازانم ئێستا باشە پرسیارەکەتان بۆ ئەگۆڕم ئەو کتێبە ئاسمانیە ناوی چی بوو کە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە خوارەوە قورئان نییە تا ڕاستە قورئانە قورعانی پیرۆزە لە مانگی ڕەمەزان هاتە خوارەوە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس یعنی ئەو هێشتا هەر شتێکم پێشکەش ناکەن شاهان تۆ پێشکەشم ناکەی شتێک نازانم گۆرانیەک لە ڕەوزەیت بەڵێ دەباشە مادەم شتێکم پێشکەشکە لە ڕەوزەیت و گۆرانی فێر بوویت ئەمە ئەمن ئەوانە نازانین
نازم ئەمە ئەوانە نازانین گۆرانی تاوە باشە با بێزارینەکەین دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون با پێتان بڵێم ڕۆژی هەینی 15 گەرمەساد لێرە ئامادە ئەبێ بۆ پێشکەشکردنی نمایشێکی کۆمیدی ئەوە شەتوان بێن کاتەکانی خۆتان لێرە بەسەر بەرن خۆشحاڵ ئەبێ ئێمەش خۆشحاڵتر بووین زۆر سپاس مەمنون دەست خۆش بێ زۆر سپاس هاوکارانم دەستەکان خۆش بێ خاتونجان ئەوە کارتی سکیچەرە دەتوانیت بچی لەوێ پێداویستەکانی خۆت وەربگریت ئەوەشیان هی ئینجۆر گەیمە منداڵەکان دەتوانن بچن یاری بکەن بخۆتان لەوێ هەر لە ناو فامیلی مۆڵە دەستەکانتان خۆش بێ بەخێر بن زۆر سپاس مەمنون بەخێر بن سلااوت لەبێ سپاس مەمنون سلااوە تۆش بیت بەخێر بێ بۆ فامیلی مۆڵ زۆر سپاس مەمنون زۆر سپاس بۆ کەناڵەکەتانیش بەخێراتەوە سەر چاو زۆر سپاس فامیلی مۆڵ چۆن ئەبینی کە شەهاوای فامیلی مۆڵ پێ چۆنە وەڵا گەشەوایکی خۆشە و ئارامە و شارێکی خۆشە و بێمیشکیلەیە و هادە ئەو کەلوپەلی جوان لێە و ئەشای جوان لێ جلوبەرگی جوان لێ ئەو شتاناتی نەسەردانمان کردەوە یاخوا بەخێر بێ لە کوێوە هاتووی بۆ هەولێر سپاس مەمنۆڵە لە بادینان واتیمە لە بادینانەوە هەر لە بادینانەوە بەخێر بە هێتاوەکو ناو هەولێر و فامیلی مۆڵ زۆر سپاس لەگە تۆش مەمنونم شتێکی خۆشم پێشکەش ناکەی پێشەوەی پرسیارت لێ بکەم وڵای بلێن چی سەوتم ناخۆشە و گۆرانیش نازانم بلێم و خۆت چکاری وەڵا پێشمەرگەمە پێشمەرگەی ڕێز و سڵاو خۆشەویستیمان هەیە بۆ هەموو برا پێشمەرگەکان زۆر سپاس لەگەلیم گۆش بەڕێزم زۆر سپاس مەمنون باشە هەر لە ناو پێشمەرگەکان لە ناو ڕەفقەکانی خۆتان هیچ شتێکی خۆش نییە بەسەرتان هاتبێ وڵای وەکو بلێم چی زۆر شتەوە بەس وەکو بلێ بە بیرم نایێتەوە و مەشغولین و بە دەوامی خۆمان و واجبەکەی خۆمان و ئەوە هەیە با یەکسەر پرسیاری لێ بکەم یەکسەر بشمە ناو بابەتەکەەوە مادەم برایەکەمان برایەکی پێشمەرگەیە ئەو کاتە من ئاسانکاریشی بۆ ئەەکەم من دەست خۆش زۆر سپاس بوومە لەرزە بە چ پێ وەرێک دەپیورێت وڵای تۆزەکەەوە قورسە وەکو بری ئارستایە و هەندە شارە زایم لێ نییە معلوماتم لەسەرەوەدانی سیارکرد بۆ بگۆڕم بگۆڕەگە بکێ وەرزشی باشترە باشە ئەیکەمە وەرچی بەسە بە شتێکم پێشکەشکەی بەخوای چ نازان وەکو بلێکی گۆرانی و شتانە نازان نکتەیەکی خۆش بەسەر هااتێکی خۆت بەسەر هااتێک بۆ نمونە لە خەیاڵت بە لە بیرت نەچێتەوە وڵی وەکو چی ئەمە دینێکە بۆ میسال مانگی ڕەمەزانە مانگی ممبارەکە دینێ بە ڕۆژی بووم لە خەوەستام یەکسەر ئاوم خوارد نەمزانی کە ڕەمەزانە بەڕاستیەوە خوا قبوڵی کەڕۆبێ باشە با پرسیارەکەی بۆ بگۆڕم کێ بووە براوەی خولی ئەوروپی ساڵی 2020 و 21 20 بۆ 21 وەڵە وابزانم نادیەک ئەنگلیزی بوو وابزانم لێڤەرپول بوو یان مانچستەر سیتی بوو وابزانم لێڤەرپول بوو کە خەڵەت نەبوو نابی گۆڕە مانچستەر سیتی نابی گۆڕە آخر لە خولی ئینگلیزیە لە خولی ئینگلیزیە ئەگە ئاسانکاریمان پێ بڵێ زانم ئەنگلیزە زە بیرم نایەتەوە ئەخر منەسەر چ ئاسانکاریەکت بۆ بکەم وڵا هەڵبژاردنە کسێ ئەوەیەکمان پێ بدە ئەگە هەڵبژاردن ئاسانکاریمان پێ بدەیت زانم خۆی ئینگلیزیە بەزە بیرم نایەت کامە نادی بوو لێڤەرپول نەبوو مانچستەر سیتیش نەبوو ئەدی چێ بوو ڕاوستە وڵی باشە بیرم نایەت بەزانم نادیەکە ئینگلیزی بوو بلێم چی بە بیرم نایەتەوە وەڵا نایەتەوە کەمێک زیاتر زەخت لە فکری خۆت بکە بزانە بە بیرت دێتەوە مانچستەر یونایتدیش نەبوو وڵی بە بیرم نایەتەوە بە بیرت نایەتەوە ئێستا چی بکەین وڵی جا بکە ئاسانکاریە بکەی ئەوە احتیمالەوە بیرم بێتەوە باشە منەسە دوو اختیارت ئەدەمێ تۆتنهام و چێلسی تۆتنهام نەیبردووە زۆر لە مێژە کاسەکەی نەبردووە چێلسی بووە دڵنیایت بەڵێ تەواو زۆر ڕاستە سپاس دەست تۆش خۆشی بەڕێزی سەرچاو پێش ئەوەی خەڵاتەکەت پێ بدەم ئەمەوێ ئاگادارت بکەمەوە کە 15 ڕۆژی هەینی گەرمەسات ئەرزێکیان هەیە لێرە نمایشێکی کۆمیدیە هیوادارم لێرە بەشدار بیت و کاتە خۆش لێرە بەسەر بەریم ئەگە کاتمە بوو چکۆم خەلکی بادینەوە کاتمە بوو دێمێرە و پێخۆشحالیش دەبوو مەمنون دەبوو زۆر سپاس زۆرم بەڕێزی زۆر سپاس تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن سنتەر پۆینتەوە بە بڕی 15000 تۆ دەتوانانی بچی بازارەکانی خۆت لەبێ بکەیت سپاس زۆر سپاس دەستان خۆش بیتن بۆ بەرنامەکەتان و
و ئیشەڵا هیوای سەرکەوتن بۆتان دەخوازم و زۆر سپاس دەستان خۆش بیتن دەستەکانی تۆش خۆش بێ زۆر مەمنون بەخێر بێ مەمنونم بەخێر بێن سەر چاو سڵاوتان لەبێت سلااو لە تۆش بەخێر وی خاتون خۆش بیست باس ناوی جەنابەت ڕێیان ڕێیان خان بەخێر بێ خۆش بیست باس مەمنون ڕێیان خان ئەگەر ئەزیێت بکێشی یا من بێمە ئەوەوە یا تۆ بیتە ئێرەوە عفو ببوورە بۆی نزیکتر بینەوە لە یەک ڕێیان خان ڕۆژانە بەچێوە مەشغوڵی وەڵا بەکاری ماڵێ مەشغوڵم خاتونی ماڵی بەڵێ زۆر باشە ڕۆژانە بەچیەوە مەشغوڵیانی خواردن دروستکردن ئەو ڕەمەزانە بۆ تو چۆن بوو ئەمڕۆ چۆن بەڕێ کردووە وەڵا الحەمدولillah زۆر باش دەڕاتن هەتا ئێستا جارێ سەرەتایە بەس ئاسانە الحەمدولillah لە مارێمە خواردنی دروست دەکەم خۆم قوتابی پۆلی دوازدەمە بەس خارجیە دەخینم و خواردن دروستکردن و کەمێک زەحمەتە وەنیە ئەرێ وەڵا زەحمەتە خواردن و بەڕۆژوو بوون و منداڵ بەخێوکردن و خوێندن و ئەرێ وەڵا بەس لەگەری دەڕۆین لەش ساخ بە یاخوا زۆر سپاس ناوی جەنابەت علی کاک علی تۆ ئەمڕۆ چۆن بەسەر برد ماندوو بووی ماندوو نەبووی لەگەڵ ڕۆژوەکەت وەڵامە بە حکمەوەی لە ئیشەینە و سبێنان دەڕۆین و ئێواران دێنەوە برێ تۆزێک ماندی دەبی زەحمەتە بەس ئیتر فەرزە هەر دەبی واجبە بیگرینەوە ڕۆژوە مانگەچ پیرۆزە یعنی الحەمدولillah تا ڕادێک باشە یاخوا خوالەتانی قبولکە بە هیوام ببێتە مانگێکی بەرەکەت بۆ هەموو لایەک ئیشەڵڵا ئەو کوڕە بچکۆلێ ناوی چییە؟ ناوی یامورە یامور ناوێک چەند نییە؟ وەڵی وەچی لێمان ناوجە زانیمانی ئەیتە من درێژ بی یاخوا چەند ساڵە؟ 3 ساڵە ماشەڵڵا وەرە بزانم قسەم بۆ ناکە یامور وەرە لای من وەرە لای دادا باشە ئێوە شتێکی خۆشم پێشکەشکەن هیچتان لە حیاتە نی هیچتان لە زەنگە پێشکەشم کەن ئی هەردووکتان بۆ نمونە تازە زەواشتان کرده بێ لە فکرتان مابێتەوە بڵێن ئەو شتە زۆر خۆشە لە فکرمان ناچێتەوە هەر لە بیرمانە تۆ چت لە بیرە؟ وڵی ئەم لەوی خۆشترم پێنی ئەو بیتە قسمەتی من الحەمدولillah یاخوا خوا بە یەکتریتان بهێڵە ئیشەڵڵا ئەی تۆ کاک عەلی وڵای منیش بە تاکید هەمان قسەوی یعنیەوە هەموو شتێکە لە بۆ من بەس شتی خۆش وڵی لەو دەمەی نازان بە قوانچم بەبیر بێ باشە چ خواردنێکی زۆر خۆشە بەعام خۆشە بە زیاتر دۆڵمەکەی زۆر زۆر بەتامە یاپراخیشە خوا وەڵا من یەکەم جارە ببینم پیاوێک حەز لە یاپراخ بێ زۆر خۆشە یعنی کە زۆر جار مەسەلەن لە بۆ سەفرە و سەیران دەڕۆین هەر دەرم دۆڵمەی بکاتەوە یاپراخ وەڵا زۆر باشە ئافێتت بێ خاتوڕان تۆ چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە ڕاستگۆی زۆر ڕاستگۆیە زۆر 4 ساڵە لەگەریمە ئەوڕۆ هیچ زەواجمانە بووە 4 ساڵ هەتا ئێستا قسەی ناڕاستم لێ نەدیتێ و هەموو شتێک خراپ بیان باش بووە خۆی دەڵێتەوە الحەمدولillah خۆی گەورە بۆ یەکترتان بێڵێ ئیشەڵڵای تۆ کاک عەلی چ سیفەتێکی زۆر بەدڵە باشیەکەی میهرەبانە ئافرەت هەموویان میهرەبانن زۆر یعنی زۆر باش نەرمونیانە یعنی تووڕە نییە لەگەڵ منداڵە بەخۆی هەندەزار عەسەبی دەبی بەرەوەڵە بەس ئەمە نایەڵم زۆر ئەوەی بکە ینی تووڕەبوونەکەی زۆر زیاتر بی نایەڵم ساردی دەکەمەوە زۆر باشە ئەو زۆر باشە ئەو تووڕە بوو تۆ ساردیکە ئەو تووڕە بوو تۆ ساردیکەرەوە هەروە ژیان هەروە ئەو تووڕەبی دەبی و ساردی بکەوە هاو بەشیە دی هاو سەرگیری هاو بەشی دەبی بکەین یاخواتە منتان درێژ بێ خۆی گەورە بۆ یەکترتان بهێڵێ ئیشەڵڵا مادەم با پرسیاریان لێ بکەم پرسیارتان لێکم ئەو پێغەمبەرە کامەیە کە زۆرترین جار لە قورئاندا ناوی هاتووە زۆرترین جار محەممەد دروردی خوای لێبێ نا پێغەمبەر یوسف نا هەڵبژاردنێک ئاسانکاریە پرسیارەکەت بۆ بگۆڕم بیگۆڕای چیە باشە تۆ نازانی وڵی نازانم نامێ بە غەڵەتی جواب بڵێم ئەی زۆر باشە با پرسیارەکەتان بۆ بگۆڕم ناوی 4 خەلیفەی ڕاشیدینم پێ بڵێ ئەبوو بەکری سدیق عوسمانی کوڕی عەفان عەلی کوڕی ئەبوو تاڵب عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتاب دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس ئێوە لەلایەن ئێمەوە بوونە خاوەنی دیاری بەڵام پێش ئەوەی کۆتایی پێ بهێنم 15 عەرزێکمان هەیە لە خوارێ ئی گەرمەساتە
نمایشێک پێشکەش ئەەکەن نمایشێکی کۆمیدیا ئێوەش ئەتوانن بچن و ئامادە بن و سیر بکەن هەم کاتێکی خۆش بەسەربەرن هەمیش چێژ لە بینینەکان وەربگرن دەستەکانتان خۆش بێ هاوکارانم ئێوە بوونە خاوەندیارێک لەلایەن ئیندۆرگەیمەوە بۆ ئەو منداڵە جوانە هەر بۆ منداڵانیشنی ئەتوانن ئێوەش بچن کاتەکانی خۆتان لەوێ بەسەربەرن هەر لە ناو فامیلی مۆڵە لەگەڵ سنتەر پۆینت بە بڕی 15,000 دەتوان بچن بازاری خۆتان بکەن زۆر سپاس دەست خۆش سەرکەوتو بن ئینشاءالله دەستان خۆش بێ بەخێر بن سەرچاوە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکە بە هیوام نوێژ و ڕۆژ و نزای هەموو لایەکتان قبول بێ هەروکو پێم وتن ڕۆژی هەینی چەند نمایشێکی گەرمەساد لێرە پێشکەش دەکرێت ئێوەش دەتوان و بێن و بینەری ئەو نمایشانە بن و کاتەکانی خۆتان لێرە بەسەر بەرن هەتا ئەوکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەر شاد بن خواتان